بڕگەی چواردەیەم ئەفەرمێت جەنگ دژی مرتەدان لە پێشترە وەک لە جەنگ دژی کافری ئەسڵی. ئەمەش دیسان قاعیدەیەکی تری جیهادیە، چونکە مرتد زیانی زۆرترە، حاڵەتی دژوارترە، تاوانەکەی بەدیدی ئیسلام تاوانێکی گەورەترە، سزاکەشی لە پێشترە. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموعی فتاوە لە مجەلەدی 28م لاپەڕە 534 بە دواوە ئەفەرمێ لە سیرە و سونەتە ئەوە سەلمێنراوە و چەسپێنراوە کە سزای مرتد گەورەترە وەک لە سزای کافری ئەسڵی. ئەنجا ئەفەرمێ ئەمەش لە چەند لایەکەوەیە. یەکەم، مرتد لە هەموو حاڵەتێکە هەرە کوژێت و جزەی لێ قوڵ ناکرێ بیت، ئەمانیشی نادرێتێ بە پێچەوانەی کافری ئەسڵیەوە. دووەم، مرتد ئەگەر توانای جەنگ و جەنگیشی نەبێ ئەکوژرێ، بەڵام کافری ئەسڵی ئەگەر شەڕانی بێ ئەکوژرێ، بەڵام ئەگەر شەڕانی نەما ناکوژرێ. ئەنجا ئیمامی ابن تەیمیە فەرمێ ئەوەش بۆ چوونی جمهوری پێشەوایانە وەکو ئەبوو حەنیفە و مالیک و ئەحمەد، لەبەرەوەی کە جمهوری شەرعناسان وەکو مالیک و شافعی و ئەحمەدە فەرمون مرتد هەرە بێ بکوژرێ. سێهەم، مرتد نە سامانی میراتی پێبڕێ نە سامانیشی دوای مردنی خۆی دابەشەکرێ، ژنیشی لێمارە ناکرێت و سەربڕراوی دەستێشی ناخورێ بە پێچەوانەی کافری ئەسڵیەوە. ئەنجا فەرمێ هەروەها هەندێک ئەحکامی تریش هەن کە جیاوازی مرتد و کافری ئەسڵی دەرەخ. ئەنجا بە هەمان شێوە هەر لەو شوێنە لە لاپەڕە 478 ئەفەرمێ بە پێی کۆڕا بە پێی ئیجماعی شەرعناسان حکمی مرتد تونتر و سەختترە لە حکمی کافری ئەسڵی. لە شوێنێکی تریشە لە مجەلەدی 35 لە لاپەڕە 158 ئەفەرمێ ئەبوو بەکری سیدیق خوا لێ ڕازی بێ لەگەڵ باقی یاوەرانە جیهادیان دژی مرتدەکان پێش جیهادی کافرانی ئەسڵی ئەهلی کتاب دەست پێ کرد، چونکە نەهێشتنی هێزی مرتدەکان پاراستنی ئەو ناوچانەیە کە فەتح کراوە و بووە بەدارە ئیسلام و خەڵکی سربەست بوون لە چوونە ناوی و لە نیشتە جێبوون تیانە یان دەرچوون لێیان. ئەمما جیهاد دژی ئەو هێزە کوفریە لا شەڕی بەرامبەر مسلمانان بەرپانە کردووە زیادەیەکە لە سوودی دەرخستنی دینەکەیە، پاراستنی سەرمایەش لە پێشترە وەک لە سوود و قازانج. ئەنجا ئەفەرمێ یاوەران هەموو ڕاوبۆچوونیان هاتە سەرەوەی کە جەنگ دژی مرتدەکان لە پێشترە و پێویستە دەست پێ بکرێ. ئەوەش نەبوو هۆکاری ڕاجوێی کە سەیدنا ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ سوپاکەی بە فەرماندەیەتی ئوسامەی کوڕی زەید خوا لێ ڕازی بێ بۆ غەزای ڕۆم نارد، چونکە ئەمانی بە فەرمانێکی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام و لەبەر کۆتانە خۆشیەکەی عەلەیهی سەڵات وەسەلام دواخرا بوو کە سەیدنا ئەبوو بەکر ئەم ئیشەی تەنفیز کرد، یعنی هەروەکو فەرمانەکەی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام کە تەنفیزی کردووە، بەڵام بە پێی تێگەیشتنی خۆیان و ئەو سەحابە بە ڕێزانە کە لە دەوروبەری بوون و ئیجتیهادەکەی خۆشیان و تێگەیشتنەکەش ئەوە بوو کە جیهاد دژی مرتدەکان لە پێشترە بیکەن وەک لەوانی تر. بۆیە ئەو سوپایی نارد، بەڵام هەر بۆ چاوترسێنکردنی دوژمنانیشی بوو بۆی کە خەڵکی بزانن، یعنی دوژمنان بزانن کە ئەگەر لە قووەتیانەوە نەبوایە ئەمایان نەئەنارد. ابن کەثیرش ڕەحمەتی خوای لەبێت لە البدایە والنهایە لە مجەلەدی 6 لاپەڕە 304 بەدواوە هەر باسی ئەم حاڵەتە ئەکاتەوە کەوا بوو جەنگ دژی مرتدان لە پێشترە وەک لە جەنگ دژی کافری ئەسڵی. لە ڕێسای پێش ئەویشا زانیمان کە جەنگی دوژمنی نزیک لە پێشترە وەک لە جەنگی دوژمنی دوور. ڕێساکەی تریش زانیمان کە مسلمانان هەمویان یەک ئومەتن و پێویستە ئەهلی جیهادیش سەر بخرێ، چونکە ئەهلی جیهادیش ئەو ئەهلەن کە پاراستنی دینەکە و بەهای مسلمانان و وجودی مسلمانانی پێ ئەپارێزرێ. ئەمەیە کە ئەمانە هەمووی ڕێسای شەرعین و لە قورئان و سونەتیشەوە وەرگیراون، پێویستە ئینسانی مسلمان ورد سەرنجام بداتێ و ئەوەندە کاریگەری حکمی جاهلیەتی لەسەر نەبێ وا بزانێ وەڵام مادامەوانە عەرەبن و هجومیان هێناوە، مادامەوانە عەرەبن و لە شوێنی خوانی عەلانی ئیسلامەتیەکەیان کردووە یان کۆمەڵێکی جیهادین، وەڵا نابێ ئینسانێکی کورد بچێتە ناویان. بەڵێ بۆ هەمووی هەر جایزە و لە هەر شوێنێکەوە بێ و مناسەرەکردنی ئینسانی مسلمان پێویستە، بەڵام ئێمە ئەوە واقعە لە بەرچاوەگرین ئەڵێن هەمومان نابێ بچین بۆی، بەڵکووە بێ حساب بۆ ئەو بکەین کە لە وڵاتی خۆشمان کە دارالکوفرە
كأحكام مرتد بسريويتي وحاكمي مرتد حاكميتي أماش بيوسي بقران كاريك هي أو قران كاريا شربوا أبي واعد لهم ما استطعتم من قوة كأمادة سازيكي باشي هي پەروەردەکردنی تاک پەروەردەیەکی ئیمانی پەروەردەیەکی شەرعی پەروەردەیەکی ورە بەرزی پەروەردەیەکی مەشقەوانی پەروەردەیەکی ترکە بتوانێ ببێ بەو تاکەی کە لە کۆمەڵکاریەکی ئومەتی عقائیدی جیهادیە خۆی بگرێت و بتوانێت مناسەرەی دینەکە بکە خۆی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە لە دروستکردنی ئەم ئومەتە عقائیدیە بەم تاکە خواناسە ساڵحانەی کە بۆ خوا لێ بڕاون و بۆ دینەکەی خۆی پەروەردگار ساغ بوونەتەوە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم.